مەجید لەم بوویتە دێو ناوێرم بچمە پێش دەکەیان هەروەها دەکات دەرم دەکاتە دەرێ بڕۆ لێرە ڕانەوەستی ئەی باشە مەجیدە من چم کردی بە قوربانت بم قابلە قسەی غەرەتم کردیە هاتیمە گوتم داخوازی کچەکەت دەکەم هاي لەوەی باشتر چیت کردیە والله وبالله وتالله ما مەجید وازن لێ ناینم حتى شەمامی نەخوازم قوربانت بم شەمام خۆزگەم بەو یادگاریانەی کە بە منت دەگۆ پس پس ئەمش دەمگۆ گا قوربانت بم شەمام گیانەکەم شەمام هیچ خەمم نەبێ بخوای هەموو دنیای بکەم هەر دەتگوازمەوە قابلە یعنی مام مەجید لە منت پیاوتر بەدەست دەکەی مام مەجید لە من باشتر بەدەست دەکەی مام مەجید یعنی قابلە ئەمن هاتیمە داوای چ لێ بکەم داوای دنیا لێ بکەم داوای کچەکەم لێ کردی چش دێ لە خزمەت داما بەس داوای نەقدی مەکە هەرچ بهێنێت دەکەم هەدی ئەسەی داخۆ دنیا بێحاکم و میرە نەمدێ شکاتر لێ دەکەم بەخوا شکاتر لێ دەکەم شەمام جان دەبێ ئێستا لە چێوی حیاتەکەم لەگەر ئەو بابا زاڵمت چاوم کۆرە بچەند غەریب دانیشتووە شێرە کوی باش نیمە لۆ باش نیمە ئەمن ئەو مەجیدەی هەر دەکوشم کرشێرم بەدزی هاتوومە تەمەشام کە لۆ بەدزیدێ ئەمن لە شەمامی زیاتر تەمەشا کەس سکێ ناکەم کرە شەمام چ بخێر بێ حیاتەکەم باشی ئەرێ بەمبرێ ئەو کوێرە بێ ئێرە وەڵا بەدزی هاتم باب نازانم لە سەربان خەریکی تانکی وتی وەڵامش بەدزی ڕێک هاتمە دەرێ وەی دەست خۆش بێ ئەو بابەتی بەس نازانم پێم برێ عەنکەبوتە بەخە سکرێتەرە نازانم تێناگەم ئەو بابەتی لۆ لە من دەکات لۆ دەتوانم بەس بە باش شتێکت پێ بڵێم شوێنێکی زۆر باشم دیوەتەوە فاڵچیەک فاڵەگرێتەوە چی دەگرێتەوە فاڵ بتونە شتێکی لێ بکە بەشک من بدا بە تو ئەزەوە نوشتەکار لە مەجیدی بابت دەکا ئادەی کا چەند ڕەفیقم چوونە بۆ لای هەدۆ خەنجەری ناوە هەدۆ خەنجەر یعنی زەرجی کونکون دەکە بۆ خەنجەرەی ئەرێ وەڵا دوعای لێ دەکان یە تەقڵی پێ لێدا ئەو بەڕاستەوە بەخوای باشە ما بدەوە تەقڕی لێداتن تەعامل دەکات یەکسەر ڕازیە بێکسە تۆرە داوام یەکسەر دڵێ بڕۆ مالا بێنە شەمام جەم بەمبرێ ئەو شانتۆڕە چێ لەبەرت کردیە کورە بەدزی بۆی نەمناسێتەوە مەگە بشم بینە بڵێ یەکی کێ لە کۆڵانەوە بڕە باشە بەمبرێ شەمام ئەتۆ نەقدت چەندە تو بەحسی واکەی جارێ بڕۆ نوشتەکە بکە نوشتەکە 1000 دینار 500 دینار ئەوێتن خۆ بەڕاستە باشە ئەو گوتت ناوی هەدۆ خەنجەرە هەدۆ خەنجەر بچۆ لای فاڵەگرێتەوە چەند کەس چۆتە لای ئیشی یەکە هەدۆ خەنجەر ئەمن دەچم شێرۆ لەبەر بابم بەدزی چووکە بەدزی هاتوومە من باشە حیاتەکەمە تو بڕۆ بەس بۆ مەکە خەڵک بدوین لە پێش دەکەی باشە خوا حافیز سەرچاوم هەر ئێستا دەسمەکەن هەدۆ خەنجەری وي بس تقريبا ما تجدوك ليدا اخ ما تجدوك والله وبالله وتالله دي باشا وهادو خنزر تشيبي وهذا خنزر ده ترسمش تشيبي لقى هادو خنزري لا ما خو مقيل ما هادو خنزري باشا شاكون زنكان ورن لا شدرن امن هدو خنزرم امریکا اتو گنزی اتو پیاوی دیار ایشک داملکتیا انیش لو اودیو خانه دانشتما لو خدمت کردنی زنابتان هر مشکلتان هيا لا تحتاج دم مقصدم دوتا تاگ دکم بری امریکا مادام هاتی دیو خانه هدو خنزر كامل هر مشکلت هيا تا بو خنزر ازرانيا ببرم مليا بدكم يا اخو بخير بي قربان دم کاچی فالگرەوە قوربان دەم ئەمرە وەستێت سەرمانگە کچەکەم خۆش دەوێتن ئەو بابە سەرکە سوورەی سەری دەرێ ڕوونی ڕاعیە نامداتێ مەگریێ سەر دۆ فت دەکەم سەری دابڕم بەسە تو پێم برێ سەر ڕۆشن نەخواردیا پێی دەچی مانگەکە نان نەخواردیا لە ڕەنگ و ڕوو دیارە ڕەنگ زەرد بووە لەو درۆی سبەدێ کۆمەرەقەی ماغم خواردیا دەرم کاژی فارگرەوە ئەو کوسایدە مانگەکە نانم نەخواردیا ئەمن خەبیرم ئەمن هەموو شتێکی دەزانم جنەکان پێم دەرێن لە ئیتاڵیەوە بگرە و هەتا دەگاتە ئەمریکا شەو نییە ڕۆژ نییە خەبەرم نەدەنێ ناوەکانیشت پێ برێم يجب أذن شمشون رئيسي هميانا أمني سكرتيري ما تيجيشتي بس أوش بزانا دو أستيرا بمزوانا يقدقرن
او دوستني شي كري دقري حياتكم هدو خنزر نصيبينا ما ترسى اوتا دستكان الشاهدن لناو دستكان الديارة بس دصانم سايتو ناخدو بلام ساي من دخين توا او بيدتي بونزاقش ترازو بي اوتا او ترازو سشري دقري قربانك بم قشمري مكا شمشور نا 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 نكن پشمان بيو ها پشمان بيو توا پشمان بوا بس يك داوا كريم لتوا شمشوركم هي زور نوصنا زور تاو برسيا لإيطاليا دي تيرا ببرخشي تيرابي اما بابكم دعتناكم ها ورن لا يخون دعتكم قربان دعتكم مشكلة دي هي من پشمان بوا اخير بيوصل تاو صوت خوش بسلامة باشا 500 دينار بيشا چي دي لبروي برخش لو دكرم زنكاني ايطاليا دين دعوتي من قربان دندر يدخل معقولة هرتي لغدنوي ولا ديتيرو كان مدعت يعني هو كان بقول بان هو كان جوا صعبتي داينا بابم اگر دعوتي نكم بارا ندمي اوان يشم لو ناكن تيجي ايشتي اصلح مشكلة قصتك دي مشكلة يا رازي ما بيمرين اوتيا امنا وشيرو يا اخو بخير بالشيرو لنا وكرا ديارا لا وشي زور تاكو زور محترم دياري وزورش دزانم بارا صرف دكي سخيمة احتياطي هي مين الأصل بنا يا كم عارفين سيا أو كسي خوش دبي احترامي خود بكرا تعدينا مزدكي قدنا او يخون هذا ما يخوش ده ورن بيخون ورن باش يا كم عارف بيبلي شيلان نا شوكات نا شطور نا شيشي شادي نا شهزادة نا شمام هوا شمام لبو شيروي دبي بس الهوا اشتاچي زور مهم الددمي يا الله نگيشتي حتى استوشتم بكار نهنايا يا الله ببارچ زور بكريا او قطرة جي نو او قطرة رشا ايطاليا نو بهلا دامرو نا او كي قطرة لناو برداغچ اوتكي تگيشتي هر چه بيم دري رشكا ولا بتصاور رشبي رشي دكاتوا بس نا غرت نا او بكلشتنا او قطر سبي بكلشتني او اساسيه نا ايعاش قود دارانا ويبقى قربانك بابين قيدنا باري خود دي لخدمة الداما تاجي ابي هنا ماري تنها سي قطرة سبيني نيوران ايواري يجي قطرة نو وكيدا كي برمي لك تيجي اوانش داي خونو فوري دري نرم دبي زور ممنون قربان استوي بابا ستساوم ابابا زور ممنون ستساوم ساو كيف هاي يجب أزن زن هذه السواء والناس يدن ما بيبيني وندل إشياء خاوة إيه ساعة نتساوى ذيكم شو مشان
ولا شو هاتي وتسيا يتونت مطبخ تاعي ديال كل واحد ساي خانه مني ساعه تصاوري تو كم تذكر الشمس ورك دابا بمري ما تبرخلش شي عجبت برخيني ولا لك قدا سرك لوريت برخيدي ولو خلفت الصباح وكذا تدزونا تذكر هذا الصيف شو بكن كامرين نمشي وكامرين هذا الخنزر شو بكن هذا خنزري قلت باش كان خنوش باش لبودا كم بس نظام لكن هذا مجموعه كاسه شخصي كده كابم دي ضل وخذ كل دير دي خوي سنانا ويونيا بس لازم لكن مجموعه كاسه شخصي لكن لازم شمعونه خشموشه مسموشه لازم ناوجوها له رئيسي زنوك كانها زلمات ولا شي لينا او منه كتاني رفيق متوبنا لا دعان كذب وقتي بارمان دعوتي دعوتي انا كا واش تخوني زادين ضلوك السنه المكان شباب خو علاقه من قال قاليني حياتهم اگر بمنا سياتو منانا تقول بس اولا بنعرض من الصار عرض زور سيدي ونضل بيسي نحن نضل بيزنيا الظلم ديال زو بلانكا نحن زعلنا من هذا وبكره موعد في سباق مرة في خيار بلانكا واصل وش تعرفين بوقت الناس لو برخيلات الدنيا قلتي سبني ولو مسلم ولو موعد له دانا لو مسلمين أصدق بسبني مش لكن مو تصميم لك باشا يعني نشد انا بخير بيتو نمينا تو كاتب بابا زور شد نستم سيزوري يشيلي لتن وفي الناس دعاتي تسكسان دكاتن أديكو زينو كان دعوتك أما أنا كي قد صارت مثل طوابي كذا إشتاك أم كتير سنك لا إن شاء الله سبنا زي وزدبي أتوب بمبري مرافق على شيء مرافق دوبا مرافقات أنا تجاوب اللي تمام تنقاهم بيو أجر تنقاهم بخوتوزين تزاي تصير بان بريتك دابا شبر بسيطة اللي يكسر برو مصني كده حوشتي هذا برو ديال حوشتي ليها حوشتي لي برو دابا صابون ليها صابري تيخو حمام يا دابا الزبرو ماشي أوكي اللي بينا كده بس دقريتو بيطلع ناقر وما تبخر ليس هذا سيزبرو تم الشاي إخوة بدا زوا واش بخوشنگو او حفله بخوشنگویا شاپی پاشا تویو شاپی پاشا تویو شاپی پاشا تویو یو یو سنة حلوة يا شمعون لا 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 يا شمعون پیروز بی لچه پیروز بی سالی لدایک بونت شمعون اوتا کو هر دپرن لبرتساوم چه اوتا شمعون كاك شمعون زول بيجي دبي بيبي لچه كاك شمعون بخير بي ممنون بقول بقى اوتوي انا والله ممنون بخير بي ممنون جشنك ودو جشن لا. يحفظ بخير لا بركتو ممنون اوتا چه اوتا شمعون كاك شمعون سرصوبي قرتيا براسه وكان جنة اوتا قلقل قلت شيء بقول بقى اوتا هدهد هدوء شيء اوتا زنزن زنزن قواني قرتيا كرة بلتش شمعون اوان لايطاليا راهات نيرا بقى كشرك اخوينا بلي اوتا كسب راكي سرسور بلي سرسور يا خو بخير بيني انا تو بمري كاش بقول بقى انتو دريم بعدم عيد ميلادي شمعون يا بلي ادي اوكشتان لها بمخربطي دانا بمخربطي اوكشتان دانا وش هيان ذكرت شو شايف دخل جماعة الشمعون وطرطور وصرصور وزقرق وقرقر ومحمور سايا بتوكت شايكت خيط وخواربو شايكت تيبسو شرميان لتوكرد شرميان لتوكرد ممنون أو كل بيبيكا جامل أو طلب السرطة باش بقول أبي هيك هستا يا الله هستا الله هوتن ترى صفدان الجنة تمشاكا همو بيت بيدا كنن أولي خمانا أول مشتري خمر ها شمعون تدري ساكيتي لبتساوى دري أي روشي أو خبوكا دري أكبر خناس شلو كريم والله راسك ممنون كاشانو كاشانو بس هاني تساوي تنبشيا دري بيبري برخش كم لو بكري أو شرم دكال نازان دكال السلسلة خصمنا ما كانش شمعون خم النبي خمتان النبي زور ما تسي لودن نكن دانشن زور داري خبوكم كده خور هود كرة خوش تشمعون كاكا جان أزياك بخير السلسلة زول ممنون بقول بانم كاكا از أمريكا كان خصم الدامة ساوى كم أتو روج مشي هات ما كدت أها
هاتم قلتم نشتكي من كذا نشتكي وش ندرمي إيه والله الراس بزرم كدرو لقى الشمال مشكل قلتم موعد ما قريت اسمنا بس ما قرينا نظام زين سبريم براستوا اي والله خم النبي مشتكم بحراري دي كل خم النبي حتى خم النبي باش درم داوا كاري خميتي فرمو دو دواكاري درم لو بخول غير نايلو دا خوازي بصرت سا وي شمعون بتم شاتا شمعون در ابرون بيام ندبن امن دري نرم دكم دري هميان نرم دكم تقريبا بيلي دادا باشا در گورگور شلو بينا گورگور شربت من دا باشا باشا لا خدمت داما دست بقربان با خنزركش بينم دنيا هزار مقدرة يا الله بس دست بقربان سيبك سري بدكم باي یا خۆ بەخێر بێن سلامتي سلامتي گەورەتان کردم یا خۆ بەخێر بێن عفوتك يا الله ما مزيد فەرموون ئەمرکەن هەرچی شوهەیە من لە خزمەت دایمە فەرموون خزمت لەمەوە ما مزيد ئەوەی ڕاستی بێ ما مزيد لە بۆ ئیشەکی خێرێ هاتینا تەمەشاکە تەمەشا قیافەی بکە تەمەشا شکلی کە ماشەڵڵای لێبێ ماشەڵڵای لێبێ گەنجێکی جوان ڕێک و پێک مؤەدەب بە ئەخلاق گیران و سەنجید ڕێکە ماشەڵڵا لێبێ ڕێکە ئارە وەڵا. ساحیبی نییە نا ساحیبی نییە ماشەڵڵا إذا عيبني ها نا لەخوای بەس زیادی أو ذا بكرت مختصري عزما ليه راستي بدمان نبي دمان نبي درێ بابەکەم درێ تو سلۆ لێ دمان نبي خزماتي بكين خزماتي ئەوها بله تێگەیشتم تيجي خزماتی شيروش معروفة كرتي باشو عقلو تيجي شيرو ده توش قصة شبكة ما كامل ليه قصة شبكة درم احتياطي بعدم بياي معقولي وكو زنابتان قصاندكاو او همو اتزنو تشتاكان قصاندكان قصيلو تبكا مقصد درم وكو او بيا معقولاني وكو ماما تزيدي قصام كان امن قصي كودكم احتراما لمنقو انقو تسدرم ام تفيزدي شيرو اوش بزانا ماما زيد قسم الناس شني تيجيشتي اما تسي بيبريم بقسم دكا سلقت ماما زيد برێ فەرموو ئەمرکەن نانا شێروش پیاوە ماشەڵڵای لێبی هەر پیاوەکە هەر بەخۆی پیاوە ماشەڵڵای لێبی هەر پیاویشە ڕاستەکە دوای مامەچیت خۆی لا من پیاو نیمە بە قوربان و ئەنگۆش پیاون و هەدۆ خەنجەریش پیاوە و کاکە شەمعۆنیش پیاوە و ئەجنەش پیاوە و ئەجنەش پیاوە و هەروە بێتەوە ئەو شەمعۆنانی لە ئیتالیا کاکە هەدۆ خەنجەری نایەتی ئەوانیش پیاون و هەموومان پیاون و جیرانەکانیشتان پیاون لێ ئەنگۆمان پیاوزانیە هاتینە داخوازی خێرت دەگاتێ اي هزار رحمة لقوري داكو باب الشيرو هزار رحمة لداكي شمعونش براسي قر شمعون نبايا او ايشا قسري ندقر دزانم هر لتاوة جوانا كان امام مزيد ديار الرازية دزانم رازي لا حول ولا قوة الا بالله هر بشي شمعون هەستە لێرە هەی لە شەمعون دەبامەرێ وەڵڵا ئەمن بەخۆم زنم هەیە باسی جنون نازام شەمعون و پەمون و تەمون و ئەگۆ باسی چ دەکەن کورانگۆی داخوازیرە ها وای هەی بە خەنجەری دەمترسێنی هەدۆ خەنجەر کورە وەڵڵا ئەگەر میێوان نەدەبوون لە باتی شولاقەچی 150 شولاقم لێدەن لە گەبستان هەر هێر نەکردن بەس چ بکەم میێوانن هەدۆ خەنجەر هەستە دەی هەستە لە خۆدا هەستە دەی هسه بلبل حسن هاي لك خنزر ما بستمر هذا يا تشكل ابوي بستا دەزانیت ماما دەزانێت و زۆر تەجاوزت کرد دوای تو تەماشا دەموچای خۆ نەکردە دەی ڕوونی دەوڵیە دولية شو دولية؟ هەدۆ خەنجەر ڕوونی دەوڵیە یەک جار بخۆی ئەبێر خوانە وچ ڕوونەکانی کەنیە ئەبێر خوانە خۆ نووسێ دوای چ تەشکەیە تو زۆر پێشێلی مافی قەڵەوانت کرد ها
ئاخی چەرتە دوای من عزومە لە ئەوەی ناوی چییە سەندیکای قەڵەوان سێرە شکایەت دەکەم دەرە پێشەلی مافی قەڵەوانی کردیا حسابی لەبۆ قەڵەوان نەکردیا لێشت قبول ناکەم هاتیمە داخوازی ئەمرت ڕەفز کردیتەوە قبول ناکەم هەدۆ گیان بەڵێ دەولیە چ بوو دەولیە دۆلیە ئەو ڕوونەکە ئەدی ئەیێ دەنووسی ناخوێ شەمعۆن شێرۆ شێرۆ نامگەرە سەری دەبڕم نامگەرە سەری دەبڕم دیارە جلەکەوارم هەموو چون دەکردم محەممەدیدی بێسفەت نەبوونە بێسفەت هەستا هەیلە ڕوتمان هەستا بەشما بۆ هەستا هەیلە ڕوتمان هەستا هەستا بڕۆ دەرێ هەستا دەمێ باشی بۆ هەستا هەستا بڕۆ بابا تسير ترسم ما تقول تمام يا ساتو تقدر تسوي بقربان تسوي ما تقول تمام اكو حق النبي مشتغل معاكم بقوم دسم يشكلوا زي ما تسمع دعوازي بيعطوا في التلفزيون مقامات ما تقولش من هاركين ما تخلى من هاركين تساوكم لما ارتكاو النبي وتسيا وقسيا جبدي والله يشرو لما خاطري بيرايت لما او دم تساوية بيا وشي معقولة شو شي من بيت ديال او تساوي بيت السلعي بك بيت دعوازي شنها والله لبرتونا بايا باو خنزرينا دبا صوت كما يكرب على السري انا بابا كم قوم من وقت تبرو سلام ما قرباني تساوي ايش اتوقع كمان الشامبوني دينم اتسني دينم تنوكي دينم اتسني دينم كاو جنو من يتو تصور فرير قال كده كا استاشيز نبوا يشكاني من همو دقه ودقصر دق شيرو أتولى كدمنا لصد سلي شورش خم تهرد بخوش تزاني تواري وين يزيكا بابا جا تواري صوت وقت تواري بابا خم نبتو يشكي واقورك بقرباني تساوي أتو يشكي برقصات بوا دوايا دانشا يا بتقول كاش خم أتواصل تم الشمعون لك خم دينم هذه كاك شمعون لنا هذا داخوازي كاك شمعون يا الله ما كيف بابا بقرباني ما شكل مش حصابات مكنا حصابتنا برو بابروي بقرباني سني لبرم هاشەمام چت کردەوە لەگە شێرۆی چی بکەم چما لەبەر باوکم هیچم پێ ئەکرێتن دایما لە سماقە فرۆشە غەزەب لە ناوچەوانی ئەبارێتن بەزەو جاری یەک فکرم دیوەتەوە شتێکی زۆر باشە فکرێتی شەمام هەدووە خەنجەر دوعا دەکات دوعای وا دەکات تەقلە بە بابم لێ دەدا هەدوو خەنجەری چێ دوای ئەوە شەمام بەخۆی مامم مەجید 2 ڕۆژی عومرمایە ئیشەڵڵا ئەوڕۆ دەمرێتن لە کۆڵبن ببێتەوە هەتاکەی من بە دیارە و باوکۆ دانیشمەوەها کچە شەمام ئەوەندە دوعای لە مامم مەجیدی مەکە ئیشەڵڵا سەبر بەخۆی دڵی نەرم دەبی ئاتوی دەداتە شێرۆی ئەوە قەت دڵی نەرم نابێتن دڵی کەرپوچە بلووەکە تو دەڵێی چی شەمام گیانۆ مەڵێ دڵی هەر نەرم دەبی چێوە دەچی لابی خان کچم ڕۆ لا کچم شەمام خان بابا هەی سندانە بابت دارێ وەڵا نەگەمە سبەینێ باشە سێتور زەرجی من هەموو کوکل کرد ئەوە باسی جێم لێ بوو باسی ئەوەت دەکرد بلۆک و کەرپوس لۆ عەمەلەمان هەیە وەستا هاتی دەمانێ ئێوە دیواری حەوشەمان کەرپوچێکی لێکەوتە بەحسی دیوارژ نەکەین نا وەڵا لۆ باز ناکەی شەمام خان ئەوە هەر شەمعون و خەنجەر و نازەم هادۆ خەنجەرە چێیە لەگەر شێرۆی ها دەتەوێ سەری بابت شۆڕکەی ها لە چم کردووە سەر شۆڕکەم چت کردووە باشەوانە لە چێ زانیان هاتن داخوازی تویان کردی ها بە من نارێ لە دوو کچ دەبێت کەس داخوازی نایە دەبێت سەرت پێی بڵند بێ داخوازیمان بێت سەرم پێ برندە خۆ نارمەوە تەمەشای ئامۆزات کە لە ئابین خان چەند ناسک و نازایی بابی بابم ئەمە درێژبی لە چم کردووە خۆ نارمە توس کردیە بەزەو هاژ نابی ئەزە لۆ بابتان نامرێنن لە خۆتان ها مێردە چی بکە و ها ئەمن لۆ چی ناوەڵە وەلی ئەمرە چی بینە و با لە جێ بەدانیش وەڵام چاوها ناکەم بابە بەخوای حەزر لێ لە سبێنێ ڕامت بمرم کفلەکەم لۆ بکردی و هانە بمنێژە دەی بمنێژە بمکوژە هەزاختەمە هات بای 2 ڕۆژت کەمە دەمرم و سۆدارم دەگاتی ئێستا تو لۆ ئاسا
عەسەبی کردووە ئێستا ئەوەی پێ ناوێ ئەمن نامەوێ شەمعون و هەدۆ خەنجەر و پەپۆ شەپۆ تەپۆ لە بۆ من بێنە داخوازی نا وەڵڵا ئەجارێ وەڵڵا هەر بای دوو ڕۆژیت کەمە سدارم دەگاتی ئەرێ وەڵڵا باوەگیان هێدی تو لۆ لە خۆت دەکەی تو خۆت ها عەسەبی دەکەی ئەمە زراوە چ لێرە تواکەی خەریکە جەڵتە لێت بداتن ئەتو کچت هەبێ داخوازی دێ کوڕشت هەبێ ژنی دەبێ بۆ بێنی ئەو ڕۆژە نەماوە کەس بە زەبری سەخۆ خەنجەر بەشوو بدەین هەی ڕامە لە داکت کچی خۆم عادی زمانی ما من داخل لە جۆخینی بەس پێم دیت پێی ئەرێ بەخوای عاشقی بووم بابم بە ڕەحمەت بی گۆتی کوڕم ماجید ئەوە کچەشی ناسک و نازارم نۆ دیتیەوە پرسی بەخانەیە ماشەڵا پرسی لەسەر ئێرێتی هەرامەیتی چۆچیتی ئەرێ وەڵڵا چاو برۆی هەرەوەندا هەر بەبێکرد ڕەشی دەنوان ئەرێ بەخوای ڕازی بوو ئێستا و زمانەی زاوا بەخۆی دێتە ژۆی هەروای ختەبا بە تەرکە هێشتا تووڕە نەبم مامە جانە تو لۆ دڵی خۆتون دەکەی ئەگەر دەزانێت کوڕەکە کوڕێکی باشە دەشەمامی بدێ کچەر دەبی شوو بکە و کوڕیشەر دەبیژنی بینی ئێوە نییە شەمام دەبینمە توش لێ لە خۆت خۆش دەکەی ها لابی نازانی دریمە چی تێدایە ئەدی شەمام خان چی تێدا وەرە نازەرجی من لات بووە ئەدی ئەو هەدۆیە هادۆ خەنجەری پێ دەرێن نازانم قامەی پێ دەرێن چی پێ دەرێن ئەوە خەنجەری لە من ڕاکێشە جالۆ خۆت خوازیاتە خۆ لە شەو هەهات ئەدی دەویست بم کوژی دەویست خیم بڕژێ لە بۆ چه هاتیە داخوازی دەوەڵڵی وەتیلای وەبیلای هەسێکی لای خوایە تا زامنە تو نادەبە ئەو شێروێ دەی هەسە لە بەرچاودا هەستا تا سەلامەکم لە کوشتیە های چەشی گۆ بەس گریانە فینگە فیجی لە بۆ من دەکا ئەو شێرۆنی ئەو بەتەبای چییە؟ ئەوە هاتێرە ئەو بۆ مەغریبێ دەوێت چ بکە والله وبالله وتلای دەبی یەک مەغزانت لێ بە تارکەم شێرۆ بەس ئەگە بکەیەوە بەردەستم بزانت چن لێ دەکەم مامەزید سی فیشەکن لێ بە تارکەم شێرۆ نەکەی مامەجید بە قوربان دەبی کە لە ڕای خۆی مامەجید بە نیو فیشەکی دەکەشم ئەو چی لەخوایەکم لێ چرا چی کرد؟ مشکلە نیە مەغزەنەکەم لەبیر کردیە دایمە سەرەکەینە مامەجید بکە لە ڕای خۆی قوربان دەم مامەزید ڕاستە با مەغزەنەکەی بامە سەر لە کورد دیگە کەیسی شەیتانی نەکەی بە قوربان دەم ئەمە تەفاومانەوە لە خۆشترە ئەوها دەستم گەرمە بەخوای لێت بە تار دەکەم هەموو فیشەکان شێرۆ ڕاست و ڕاوا پێ برێ شێرۆ لە چاک وەڵی مامەجید بە قوربان دەم ئەوە نەخۆشی پێیەوە لە ئەو شتووە دەچووم ئەو دەرمانم هینە گوتم دوو قەترتان لۆ تەکەمە بی تووشی نەخۆشی مەخۆشی نەبوو ئەوە کلۆری پێدەنەوە نیە بەرە کلۆری پێدەنە ڕەبی کلۆری بلۆ خاتی مۆلی پێغەمبەر ئەوە خوا خێر نووسی شێرۆ ئەرێ وەڵا ئەزە لۆ شتەشکە ناکە شێرۆ سەربام بە سەربام بزانە چێ تا چاوی هەیە یەک دوو قەترە لێ بخەنە گوناه خێر دەگاتی تووشی نەخۆشی مامەجیدەوە لەو سەرڕا پێداتم هەموو دوو قەترم لۆ تێکردی بەس مای دوو قەتری لۆ تێکردم کە بێنە بزانم چاوت کولیم ئەوها چاوم کول نیە نازانم چ شێرۆ جان ئەمن لە هەزارایی و هەمدایەت و هەزار یەکەمینی دەتەوێت بۆشی مەجیدۆشی وەرگری ها نەکەکە خۆت و ویلی سەرنیم بۆشە دۆگرم حیاتم ئەوها شێرۆ ئەجا بە پێشم کەوە پێشم کەوە شێرۆ هەدوو خەنجەر لە چێ هەدوو خەنجەر بڕۆ باشۆ ئەڤز دەچێم دل نەدەم بێژێم خەترەتە یارێ خەترەتە یارێ بە پێشم کەوە ئەی چاوم پەرە بشێرەوە بەبام لە خەت گرتی ئادی شەمام بابل لە خەتی گرتیە داخوا چەند زارکەوە لە خەتی دایە و پەڕیتەوە مامەجان بە قورعان بەو خودایەوە سێمین جارە من بێمە و خەتەیە گەنە قەل و خەتەیشم نەکردیا لە خەتای عەسکەری بوو شێرۆ کە سێم جارەوە چوارەم جارە ئەدی کۆحسابیان کردیە یەک دەرێت سێ و یەک دەرێت چار ئەدی
ئەدی شێرۆ پێشان لە خەتی ئیسکانیش دەکردوە نییە؟ شێرۆ ئێستا باەمە سەرێیان نا مەمەدی جەمبی کە لە ڕای خۆی چاوەکەم لە باتی ئەوەی ئەتوو بەیان سەرێ ئەمن شتەکەی دایمە سەرە زۆر باشترە ئەزە پێی نایە تۆ ئەوەندەی برێ بابەکەی بابم هەی داوێت سەر چ؟ قوربان مەمەزیر مەغزەری دەرم مەغزەر ئەوها توزانم ئێستا کەمەی لۆ زۆرەی نەری ئێستا دەبی ئەتوو عالیەن شەمامی داخوازیکەی مامەجی بە قوربانت بم بابا من ئامادەمە داخوازی دەکەم دەیهینێم بەس بڕۆ مەلای بینە وعد ئێستا بیخوازم ئەوم بەدرا هەر ئێستا دەچم مەلای دێنم با داخوازی تاکە ئەمە تاقەتی بینەوە بەردەم نییە باش بەسەر چا وەڵڵا وا دەچم مەلای دێنم شەوابەجان شەما ئەوە چوومەکەن ئەوەی ناویچێ هادۆ خەنجەری ئەوە کەمینا ئەوتە کرێ بەبێ قەترە نوشە ڕازی بوو باوکم بۆ خۆیەوەی وەسیە تەوا تو بدە من با بچم قەترەی شتێکەم هەر باشە دەکەیتە ئەوەکەوە دەسمێ قەترەی تێ دەکەم و دێمەوە باشە تەنکێ گەورەکەوەی خواردنە ئای باش خەمن نەبی خۆ دەرکەی حەمامی پێوە نەدرێە نانە پێوەی نەدراوە قوربان دووشەمان بێ برو قەترە بەس زۆتان هاتم خوا بێتەوە زارە دەتکوژێت زارە نەجاتە دوو الحەمدلیلا ڕازی بوو درم خوڕپەی کرد بەخوای وا باشەوە بزانم شێروی لە کۆر دنیا بکەمەوە باشتەوە ئەوە بزانم پستە پستی دەکەن بچم دەرکەی لەسەر پێوە دەم و یان لە کۆر دنیا بکەمەوە بیکوژم سەکتۆ بیکەم مام شو ملايين ملايين شمال مالك شمال الحمد لله ما مش توكيو لكن هدو خزرني ما غزال ناري هو أدري مول شندر تيك لا بيصير بيقروا أولا ختم قلت يا وزارة خداوي كم خدوات موزارة تصور فيديو خدها مستقلين لا بيخان أول مستقلين بخوي ماما إيرم ما استحقت سلطان لا ما بدا قلت يا ساري ما بشوفك رودري يا بچا أي ناس تشيلوا خاتموني صالحي ما لقيت ولا شيء ساري دول مش تسوي شكل بابا ساري ناسري قربان الدم ناسري يا كمان ناسري بابا كم ناسري شنو أول سنة دست أو كي عندما كانت كل السباني قلت لا يلو كان كمان بخوتها مشنا وكانت السلطان تيغنا ده أو ها هاي كلاوش كلورة ونيوا تديس كلوري لا تسوكي لا أنا كم لا يخوتها بيمشي يقي هاي كلاوش لا كلوريات كمان لكن بقول ما بس ناس الخوبة لكن ما أقدر أكشف المروة ده برخصتك له احتياجي ما يبصري لكن ناسري بقول ماما ناسري ولا ختم قلت يا وزارة ما بيش الخوا ماما جي ما بيش الخوا ماما جي بقول ماما جي نازانم چه شەمام چ بکەم بەی خوایە مامم شێرە قۆدێکە هینابووی لە ئاوێ نازانمە تا مامم دڵی نەرم بیت شتێکی ئەو هالا ڕاست مامم ئەمەی دیت جا چ بوو وڵە مام من دەچی لە منیشدا کلاشنکۆفی لەسەر مری شێرەواکەی بۆ خۆی نازانەوە کلاشنکۆفی من دڵم چێ خۆش گوتم میستە مەلای دێنێ مارم دەکا نەمزانی مشکلێکی دی ڕوو دەدا ئێستا دێن چ بکەم باشو بيشم كوا شباب قربان شيرو بيشم كوا دانشا شمام دا ترسي ونيا يا كيف خوشي لابي عطيو شيرو ئێستا کەمای لۆ زۆران نەری هەستا بە پێشم کەەوە با بچمەکەم مەلای دەرم مامەجی ئەومانی بنای لۆچیە و لە خۆمە دانیشن دوو قسەی خۆش دەکەنەوە نیە دەبڕ مەلای بینەوەرەوە ئەوها با بەسەری قوربانی دەبڕ نەکەی ئەوها لە بەروانە عورمانە دەترسێن نەکوێ ئێستا دەزانم چ لێ دەکەم کاگا بەش دێ ئەوها ئەومان پێکۆ دەڕۆی داس دەی داس لە بۆکم مەلادەی هەستەوە دەی بابە کو دەبێ ئەمە دوو کەس بۆ یەک کەس بێ لۆ نابی برازای خۆمە و ئەتوش کچی خۆمی لۆ نابی هەستن دەی قسەی زیاد نەکەی لە پێش بابن نەکەی قسە زیادکەی هەستە دەی هەستە پێش بکەوە هەستە بڕۆ بە پێش بکەوە سێکی مەلای لافين
كتير لا بين ئەوە هات دورة بابك كمرة چ دێ بخير بي لا بين بەڵێ لا بين بەڵێ درب صرف ديش حياتك ئەجە چ لێکم خۆ من حەلی پاراستۆم نییە يخونا قلت يا حبي باراسوني بقر باردو أبو دزامة حبي سر هالشاني دخل باراسون ئەوە تاوا لە ژۆرەیە زوري ها نافي دوني وشي تشوف قضي أو زيرو يا رب دواء خوتي تكلينا يا حاتم بەرێ وەڵا يا الله خير ستينا يا غرام گوستی لە چه خەلیتم هینا ستينا گوستی لە چه خەلیت قلت ليش خليتي لو كردواري خوانية قلت لي كردواري ناوەڵە دڵێ مۆدیلی نمایە ناسانم موديلي نمايا بەس ئەوەکان هەیە لیرەکان هەیە إيه هذا اللي لكاتي ناتو نا أدي قەڵبەکەم هینا بس قول ما دام لك الشباب زانيها وەڵا دەنا شەمام دیدیشی و هەی قورت بەسەرێ هاي بس دزانم خطايتونيا خطاي ما تزيدي مام تماما اگر هو انا بايا او تو شي غدا بوم ها بس او ماميتو اخ او ماميتو اخ كومي كشتي او ماميتو نا شێرۆ دڵت چنەکە شێرۆ دڵ ناسک هێن چەند زمانی دڵی پەپولەی دڵت چنەکە لابانی بامم دڵت چنەکە درب بزن السرب او تداني لا نا بەخوای ئیتۆ هەموو جێژن لە ناویش بن تەمەشا چۆن دانیش وێستە کرێستا هەسە دەی چۆن دانیش چۆن چ بەحسی مەجیدی باوکم دەکەی بحسي ما تيدي نخليا درم ما تيدي بابت سرش زورك بيكا زور محترمة بس درم لخو ما لقنا فيني قصك دانشتين هیچە یەک سەعاتە دانیشتویدەوە پێت بڵێم حكو ساعات بۆ بانگی من ناکرد بانگی ئەوەکەی باش بانجيب كل قوتهم بزانو السرم سمورو شتواري تداني هلا موني قاسم كده بابا یەک ساعتە بەحسی باوکم دەکەی جارێکی دینای باب نێنەوە پێ دەڵێ ما والله بابت اگر بابت بايا امي توشي دوشنا لا ذكر او وسعني ام تدام بۆ خۆت مەمنون بی ڕۆژە تاراتی دوعاتە کرد انتو عندك اللي موتوها بس خطاي من نبو خطاي هدولو امن قوتهم هدو جان يجنوش تملوكا بس دبو الشمامي خو من نبو برو نشتك ملوكا دو كسي توشي قرم بسري قاتل دو يا بابا شمو وانا يوسيا شمام جان هدو وعدي من دقوتي امن نشتك له ذكر بيس تقريبا باب اللي قدام بس بابا دو سياسه تقريبا ده هيتي لنا السحر بازە ماڵی مانی وێران ڕەبی ماڵی وێران بێ اساس المالي ويران بي بس بابا لقدر خويا دو صدق اللي ده النمر ده هلو نامني بۆ بمرێ بەشی دی خواردووە باش منين اخواتي كو باش من اخواتي يا سلاماتي باش شدو باش توشي مخديا ام توشي مسرات كديا يا دو مصرفهم بۆ كتصري خۆت مەمنون بووین امن ممنون مەجبوری بیکەی هو مصدور من بس تمام اتوين بخو من بتمانهم الا فيني بينهم بس باجيني باحتياجي هذوك نانغو موزايق عندي بيكو بشين بيكو جنب سربر هو صحني ما تدام باب هاي بەس تو وەزعینێ تێیدا ئێمە وەزعە تێیدامەوە نییە هذه معقوله توصل كبياسه كده يوصل كبياسه ئەرەوەڵە ئەو هایە ئیهین دەنا ئێ ڕێژێ مامم 20 تەقلەشی لێدا هەر هیچ لێن ئاات جێ بگرە شێرۆ ئەگەر یەک سەلکە پیازی لە بۆی بکڕی دەبین تو ئەوەندە لە بۆ منیش بکڕین والله بابا انتو هل هاتو هل امرك خانم خدينا باش بمبري لو ما عملتي ملاصقه اون تقرير ده بيتشرين هذا ئەدی کۆتم لاستیکە ئەو هەر لە گچکاتی فێرەوەی بووە لە نادی MBI ئیش دەکات MBI ايش دكاتر روجي وما من الناس هم ديانغو بەدی بە ئامن پێت بڵێم وەچی لەسەر تەلەڤیزیۆنی نیشەندا کاسی زێڕی وەرگرت باڵەکەشی لەسەر بوو بەحالی کردن ما مدبو ئەدی كيتشي بس اون دروي ده كي مارد خرانه بي ما بدنا زين للريب روات المسجد وقلت سوالي كاسو ما سيو بقيت دو بمبري امو تفاهم ما هذه لو ويني ولا ما تدري درم تو اون دخول لقوي ما بس دو هم بدزي حتسبري له دخل ماش حياتكم نانا شیرۆ ماستاوم لۆ مەکە ماستای بێخێ و مەکینەم لۆ مەکە ئەو تشتانە لەکنە من ناخوا كفاو لو بقرموا لۆ بابا من زلچی دەشم انت ليه كمان تقولي ما صايق راسي نبى كفاي راسي ايه ده باش اوزر بشامبو لو دقمو حياتي بستري صابون و شامپۆمان پلای من نایخوان ماستاوشت نایخوان ماستاوە گریتەوە شامپۆشتانە وەرێرە دانیش یعنی لێرە دانیشە بێدەنگ باشا ئەوە سیستەمە لەگەڵت بێتە دەرە پێی دەبڕەوە پێت بڵێم وڵڵا لەگەڵت بێتە دەرێ ئەو ناکریش هیچ زیاتوانی قسەکەی ئەگەر تانی قسە بە پیاسە و بەملا بەولا خۆتان جوان دانیشەکەی دەبەسەکەاتن وڵڵا شێرۆ ئەتو بێلایانی لەگە من دێ دەرێ و تەواو لقى توديم لەگەڵ من دەی لقى توديم لقى توديم لقى توديم شباب لقى توديم ئیشەڵا تەقی أمن ده تقام أمن هو بريال ده لقى كستانه
ولا دي نه دي ده چه لقد هي عتيس سنة كيف يقول لقد من دێتەوە ولا تریس دەزانێت ئەو ڕزای خۆتان زۆر گران کرد بڕوا بکە مامەزید ئا دیسانش بڕوا بکە ئێ بڕوا دەکەم بە سەری تونا ئێ بە سەری خۆمنا پێشی چۆ لەباوێ بە سەری بە سەری ئەو شەمعونەی بەڵێ. کە زۆر چاک و پیاوەتم دەگەردەکە شەوانە ئێ شەمامی کستوم لەگە کچە برایەکەتنا ئێ لە خۆشتن ژیان دەشی بەرێ مشێ لە ڤرلەی بە ئەو چ پێ دێن ڤرلێ مەرلێ چیە ڤێرلێ چیە ئەو زە جێ بدێ بەرێ سێجەما ترش و برنجیا دەرخواتدا ئەو شێروەیە توش برنج ئەجە با ئەوەیان بداتێ تورکە و ساوەریان بە ئاها باوەڕش بکەنا بە تەکسی دەیان باتە بازاڕ داهینتەوە ناباوە پێیان بچ فەقیان چیە ئەرە دەتوو ئەوەی لا بە محەممەدی چاوەکەم بە خودداوە ئیش شێتانێ چاوە ئەوە چنیە شەڕی ئەمامی خلاص بوو شەڕی خەلفی دەست پێ کرد ئەوە شەڕی ئەمامیشم خلاص کرد دەقسام کە بە هەوەسی خۆت ئەوزە دەرێم ئێ دەرم محەممەدی دێ هەدۆ خەنجەر تەمەشا مەکەوە لە درم مایە هاوێ ڕۆژە خەنجەر لێ ڕاکێشامەوەچی دەربیست خی مرژێ تەمەشا مەکە و هابەغیرەتم زۆر دەترسێ مامەزید دەزانم هاتێمارم لێت خۆش دەبم قەینا میێوانی مامەزید بەرێ بەس دەزانی چییە بەرێ ئەو ڕۆژێکە چوو ماری شێرۆی بەرێ. شێرۆی زاوەت ها بەرێ فەرموو زۆر زگم پێستا لۆ خێر باوەڕ کە برینم کولاوە چ بۆ خێر ئینشاءالله کورێ ڕۆژێکە چوون ئێ قوربەسەرەی بەدوانە ناو مرافقیا کردەوە بۆنە ناخۆشی مامەزید کیمیایی بوو نازانم چ بوو لەیلا ئەرە وەڵڵا زۆر زگم پێستا ئێ لە بە چ وای کردیە لۆوەیان لێ کردیا لۆیان لێ کردیا نازانێ لۆیان لێ کردیا لەبەر باوەڕ بکە لە بە خاتری تو نەبی لە بە خاتر شەمعۆی نەبە قەت لێدە دەگەڕام ئەو دوو کچە لە بۆ شێرۆی بن ها ئێ هەدوو لە مێژە گۆتیکیان پیاوی دووژن زەرجی چیە کوکن کوکون ئادی ئەلا کولین مامەزید بەرێ هاتیمە داوای قەردەکەم بکەمەوە داوای قەدەکەت بکەوە ئەدا چ لۆ بکەم وەڵڵا چ لۆ بکەم شێرۆ 500 دیناری مقدارە 500 ئێ بڕۆ ملی بگرە و لی وەرگرەوە ملێ بگرێ ئەو ملە بەم هەردەژێ مامەزید ئەوە چیە دەرێ تێک چووی ژێم لە دەرکەی بوو دەبی چێ بێەوە بەڕاست ئەو گارەگار و هەرە هۆسیات چیەوە دەرێ تێک چووی دەم نادەم پێ دەکەنی و دەم نادەم ڕەدێ دەم نادەم چیەوە هەرمای مامەزی دەزانم لۆ پێ دەکەنم ئەرەوە چی و گارەگارە ئەوە دەرێ میێوانمان هات خێربی ئینشاءڵڵا خێربی ئینشاءڵڵا سەلام ماما بەخێر بێ ئەوە چیە شەمامەوە فینگە فینگە ئەتو دەزانی هەموو خەتای تو بوات لەمەکە تووشی شێرۆمانت کرد لۆ شێرۆ چ عیبیتی ها لاوی کچم چ عیبی هەیە نا وەڵام مامە چ عیبی نییە شێرۆ چم گۆت مامەچیت نارێم نانا قسەی وانە هیچ عیبی نییە بەس جەک مشکلی هەیە 500 دینارم قەردارە دەبی ئەو قەردەی هەر لێ بستینم چیژم ئێستا سووریبی ترشیبی تاریبی ئەوە مێرتە و دەبی ڕازیبی و بە قسمەتی خۆت ئەرێ وەڵا وەنیە کچم بەرێ وەڵام من چ عیبم نییە ئەم بە قسمەتی خۆم ڕازیمە هەموو خەتای تو باب ئەمە تووشیە وەزع کرە وەزعامێ تێداینە لە وەزعنیە چ عیبتانە ماشەڵای لێ لەچتان کەمە عیبمان نییە مامە ئەمە ئەی عەمەل درێژبی کچی خۆ دوای شەر ڕێیدا پیا چارژ نابی وەڵا ئەو زەمانە ڕۆی پیا و چارژن و سێژن بێنێ ئیستا مۆدیلە نەماوە ئادی مۆدیلی چمایە ها لۆ هەتا ئەمێردت بە شێرێ کرد وەخت و بابە شێکەی ئەوەخت بکەومە شەمایە لێ بەخوار اینجا من گوتم بەزە مشی پێ دەکەن نەکردوکمان بە یەک ڕۆژ بدەیتە شێرۆ ئێستا هەندەی پێ ناوێت هەسندەی لە پێش ساوم بزر من هەستن لە چێ هاتینە بڕۆنەوێندە دەی مارێ مێردی خۆتان دەی ئاخر لاوەڵی بۆ عەسەبێتیە لەگەڵ مامە بۆیە حاڵمان جوانە هەندەی پێ نایە با بڕۆین هەستەدەی لەبەر چاوم بزر بە هەسەدەی دەوڵای جارێکیدی پێی بۆ ماڵە نایەنمەوە چێ دێوە نایەوە چاوت دەرێت زەری خۆ حافیز بەخێر چی لا حول ولا قوة إلا بالله ئەوە نی ساعتە ڕاوەستا ئەمزان دێتە دەرێ ئەتو نی سەعاتە ڕاوەستەیە من 2 سەعاتی دیش ڕادەوەستم اینجا بۆ ڕادەوەسی تو دێنێ چی دەدە پیاسە و ڕۆنەوە ببینە بچمە پیاسە با پێت بڵێم ئەمن گچکەترم دەبی ئەمن پێشان بڕۆم وەڵا هیچ ناچی با بێتە دەرێ ئیسکە بزانە من دەیمە بە پیاسە یان نا یەکەم جارم جانە دێتە دەرێ بەخێر
ئەگەر پانەش ڕاوەستانە ئەوەی سەعاتە ڕاوەستان ئەوە 2 ساعات ڕاوەستایمە ئەتو 2 ساعت ڕاوەستای ئەرێ وەڵڵا ئەتوش نیم ساعت ڕاوەستای نی سەعاتە ڕاوەستان هەردووکتان ساعتتان کردبەوە ئەرێ وەڵڵا وەرە زوبارچینەوە دوکانە جارێ وەرە جارێ لەگەڵ من بڕۆ بچینە پیاسەی 1 دقە ئیشەکەم لە زۆری هەیە و برادرام لە زۆر دانەیە کە دێم و باش وەرە چی بۆ دوکانە زوو قەت بدەوە نانا وەرە لەگەڵ 200 دینار قەرداری هی دوکان 200 دینار شەمام جان خۆت پێشترەوە هەناوسن نەبووی بە قوربانی چاوت بووم ئەتو کاتی خۆی کامە هینانیمان پێکەوە دەکرد ئەتو هەموو ڕۆژێ مەصرفت پێ 6 دینار بوو بەس نازانم ئێستا مەصرفت زۆر گران بووە 200 دینار و 300 دینار حیبە دوێت دیبڕک چاو لە من بی یعنی دوێش احترامی خۆت ناگری ئەمن هەتا ناتەم لە مەرافقی بەی سرعەتی خۆم دانیشم خۆ معقولە ها نیم ساعتم لە مەرافقی دانیشتی منەوێت بە ترسینگۆ بێمە دەرێ ها نی سەعات بەخوا شێرە جوانە وەڵا لە مرافق بی لە نووسن بی لە سەجادە بی لە ئیش بی ئەگەر هەر خۆشم نێم عکسەکەم بە دواتەوە دایم بە دواتەوە با پێت بڵێم اینجا زوو پێشم کە وەرە قەردەکەت بدەوە هەی هەی ئەمە قەرد و مەردی نازانم جێ بگرە شەمام شێرۆ ئەتوش ئەوڕۆ دەم بێ ساڵۆنی یان نامبەی ئیلا دەبی من بێ ساڵن وەچی نێرگزی بم ڕازینە ئەگەر نانم بێ چی خراپە پێت دەکەم زەحاتم ئەو هەرای لۆچی بە قوربانی چاوت بووم دوای ئەگەر ئەتو چی خراپە پێم بکەی ئەوش خراپتر دەکاتن دوام لێ ڕاهاتمە لەگەڵ شاپیم بۆ احتیادیە بەس شاپی تو بڕەکە خۆشترە سووکترە بەزی شەمای پێشە شلوێ بە قوربانت بوو قەیناگە شەمام جان ئەتو چم پێ دەکەی بە قوربان شێرە فەندی خۆت لە خەتی 36 دەی خۆت لە جێلیە دەی بۆ خۆت نازانی چیت لێ یەکەم زاران چیم لێت دەکرد ئەی نەشر لێکەمەوە شەمام جان احتیادیە دوای من لەو شتانە لێ ڕاهاتیمە ئەگەر تو 200 شاپی بابی ئەوە 150 دەوێت دەکات 350 زۆر طبیعیە ئەمن بەری طبیعیە احتیادیە ئەمن بەری ئەو شتان دەگرم ڕەبی هەدە خوا موفقت نەکە لەبۆ ئەو دوو چیشە تووشی من لە خاطر مەوردی پێغەمبەری هەدە خوا دوو چاوت کۆرەکە دەزانیت چی ئێستاش ئەو شتەکەی وا گەورە مەکەن احتیادیە ئەمن بەری ئەو شتانە دەگرم بەس 1 دقە ئەمن ئیشم هەیە ئەرهەستا دیمەوە باشە پێشم کە یەک دقە بابەکەم 1 دقە مایکەلە مەیدانی خۆتە کورە بابام و تووشی چبوومە لە ڕێی خوای دەزانی چیام پیاو ئەگەر بستە جیا ئەو شارە بکاتە بچی قەد و مەدی دەتۆ دایمان دەبیتن بە ڕۆحەکی سووک بچی بەرامبەر کابرا قەلە ڕاوەستی وانیە؟ 1 دقە ئەتو زۆر بە عەجەل لەو شارە دەزانم مەرەختە بچێت ساڵۆنی ئەو لە وزاغ نەبینی چیژە وەرە زوو پارەکەت بدەوە نەمەڵێ 1 دقە بە یارمەتی خۆتان کاک ئەحمەد بەخێر بێ سەرچاوەکانم کوی باشی ئەوە بابت نییە مەجی دەکات دەزانیت چیام ئەمێن داوای محکەمەی دەکەم محکەمەی تەشکیل دەکەم داوای مەحامیش دەکەم بەو خوا ئەوجارە لێت ناکەمەوە قوفڵم کرد بکەنەوە دێمە دەرە بکەنەوە دەزانن چیام ئەمن ئەوەی عەز دەکەم باش بزانن ئەمن نە لە مەجیدی بابتان دەترسێم نە لە مەجیدی مامیشت دەترسێم بەس احترامن لەبەرە خۆن ئەو جارە ئەمن ئێستا دەچم محکەمەی شکایەتتان لێ دەکەم هەردووکتان تەلاق دەدەم هەموو شتێک بە تەفەهوم بڕێت خۆشترەوە نییە نانە لێتان دەترسێەوە کابراچەوەدا بەغیرەت نیمە یعنی معقول نییە من بەس 1 دقە تەنگاوم نیو ساعت بکە ئینتیزارکەن دێمە دەرێ باشە قسڵدا بە خۆت هەر لێرە باشە ئەو جارە نابێت کەس دێت بکاتەوە وەرە با بڕێ ماڵەکە هۆ ماڵەکە ئەوە هاتات ماڵەکە ئەوە هات السلام عليكم سلام سەرچاو ما شاء الله هوي هوي ما شاء الله ما شاء الله لو انا كان لو هار نابن لخوشي دانا پێم برێ قەرداری مێردن لە مارەیە لەوەیە لەوەیە بۆڵێ ئەوە چیە بۆ مەمان ترسێنە فەرمووەرە ژۆرێ بەڕخسەت دێمە شۆری ماڵەکە چەند جوان دانیشتێدا خەفەتمان زۆر السلام عليكم شەمامە خان بەخێر نێی بەخێر نیم بەوەی مەمان ترسێنە کاتە بێ زەحمەت دەرم وەسعت کووە وەسع ڕزعلای سەحرەکانی تووە زانم شارەزاتان یا الله ئاگای لە خۆی نەماوە ما بوو ڕانیشم لە سەردانێەوە لۆ ئاگام لە خۆنمایە دەبینم زۆر دڵخۆشن زۆر کەیف خۆشن لۆوە ناکەن خدا خێری لۆوە ناکەن هەی خدا خێری
شمعوني سحر بونسي زادو كانت بنوسي وانيا شمام زوم قردەکەم دەنەوە خەردی چێ 500 دینار قەردار زووم دەنەوە هیچ پارە لە لای من نییە لایگۆنی ها لا والله لا يبنيها آخر خەتای خۆمە خطاي خوتا ئەگەر لەبەر من نەبایە کو بە جۆتە لە بۆ شێرۆی دەبوون ها ئاخر سحرەکانی تو دەزانێت بەو سحرانت ماڵمانت وێران کە ئیشەڵا ماڵی خۆت وێران بێ ئەوها اري والله او زماتان چەند درێژە زماتان درێژ خەنجەرەکەمە کا پێم برێ پێم برێ شێرۆ لە چێ حەز دەکەی زۆر بزانی ئا شێری وەلا ئاو دەستێ بڵێ ئەگەر زەحمەت نێ دەرکەم لێ بکەوە بڕە بۆ خۆت لەگەڵی قسەکە لە ئاو دەسەکەیە لە چێن دەرە باوە لەوێ سزینە کەخە باشە ئێستا لەوەی دەچم شەمعونی ژەگەڵ خۆت بە یەکجاری کە ڕۆیشتی دەترسێم لە ترسی من خۆی لە ئەم ڕافقی نابی ها ناوەڵا لە ترسی ئەو دووەمان بەڵکو ئەتوش داوەت بکات هەستە بڕاستە هەموو خوتەیە وا دەچم نەبزون ئەوڵۆت هاتم هەی کخە ڕقەتی من دەی چەند لە خۆی باە تەماشایکەن دڵی کەس خەنجەری نییە ئەو نەبی گخاک بۆنەی ماتي شاتيا هلا هدو خنزري بخير بي هدو خنزر جان هاولا اخويا شێرۆ هاجر شێرە زوو بە قەردەکەی بینە هدو جان ژێرۆ بەبێ مناقەشە شێرۆ بەبێ چاوسۆکردنەوە شێرۆ بلي جان بەبێ چاوزەکردنەوە زوو بە قەردەکەی بینەوە هدو جان استا تساوم باش استا عاليا هدو جان باشە باش باندم هدو جان هدو جان اما تصرف بالير وكانت كتيبة هذا جان دو ساعة وفاضل ثانية قزك تركشوا ليرة كتيبة هذا جان وەدەزانێت ڕحمت پێ دەکەم بەو گریانە ها هدو جان اما نشتبنا بامنا ذكر هدو ربي خواه فقدناك هدو ئەوها شێرۆ ئەوە چاکە و پیاوەتەکان دەدەیەوە من ها اخر هدو جان من قلت ما تو ياكشان لا مقعد وحفريتي لبابر بينا ماري هدو عالم مەمنونە چاژنی بینی هەتێ ئەمە زگم پێ سوتای شێرۆ گۆتە قەیدی ناکە لە بەرون پاڕایەوە باوەڕ بکە لە بۆ عالەمی بە 4,000 دینار نیشتەی دەکەم بەس گۆتم قەید ناگوناها با 2,000 دینار ئێستا کەش 500 دینار قەردان ئاخر ئەوەیە مەسەلەکێ دەرێ چاکە سەری ساحیبی دەخوا ئەوەیە بەس خەتای منە قەیدی ناکە خدا خێری شەمعونی بنووسێ ئەگەرنا ئەو ئیشەیت و قەت جێبەجێ نەدەبوو هدو جان بقربانك امن يا تاسق قص عملوا هذا دبي قص كيف بخون بيسرعتك دوس عدبيه من اخواتيا دلما هدو جان اگر زعما النبي نصتش كملو بك وبي امان يقدريان خوش بيدن هيسك حال بشرنين قرم قرم مصري بهدو جان امن لجنه شي لقران اذا تشكشني بما بكر عنه وهبر واتن خدا تساني باشي ياك سارد كامل كوش بقلب منامي ندر خوا قايليها ربي او قصعد عافت بي باشا نوشجان بي شيرو قەیدی ناکە ئەو شلۆ دەکەم چی ئەمە درم زۆر سافە خۆش باوەڕیشم ئەوە لە چاکەی خۆمە ئەوە شلۆ دەکەم قەید ناکە زوو بە قەردەکەم دەوە هدو جان وعدي بيوم بي عليك انا تقريبا ساعات ونيوك ما او لص زندر بس مش درسوا ما انتم تفاهموا اشتكي باشا بقول بس وعد بيد الدموع وعد دەسو قەردەکەم دەوە دماتك من حياتي فني زعما ما تجيش لبردرنامي انا درم سافە لا قوري ممنون هدو خمسة رجال هیچ خەمت نەبی ئەم دەتانم مشکلەی چاکم و تام تێشیشدا بقربان دم هدو بەخۆش دەزانی بقربان خەنجەر مەشۆ زمنو دس مو جيش ئەو جارە ئەوەل و ئاخر زاتام دەڕە خدا حافظ يلا يا ربي اخوان ما فقدناك هدو من قوت وانا تشمك هدو تمشاكو دانشتينا كل موسم اللي بعد ربي لو زغنا قصعات قصحة قناع Sto
شمعون إيطالي شيفتا بطوطات شمعون إيطالي لجان الجمهور أقل غوبي دواقا زيتان لذكر بغداقا وقبالي باشي مالكو تذكر شمعون وربا سالبو ميوانا قال إيطاليا شنو ما شمعون هذا ما قربان موت سنة ورقنا نا هذه شامبون سيناتيا شامبون باتاتو راسمر هذه بكرة جانا نصرفهم كمان رجالوات ممكن تقول مستشكلهم كي يكون أنا بكيوا والله روي شامبون بلاداز روي قرب ساري بقوش بلاداز روي اي روش إلا سر بنا بربون بوا شامبون بشتي مني قير اگر شامبون نبا صندال بقى اشتي يا الله بسم الله قشيك شامبون إيطالي هذا خمسة خلاص مان يلا شان كوتايبو لكي هذا خمسة شيرتاو لما ما لايتهم شبكهم بدون سمعتو خنجر هاتو خنجر والله وبالله وتلاقي خوبة تمام رجع بس هو بازاري هذا تشتكلوا بكره ما شرب ليش تغيش تشتكلوا لك نانا عادلت سنكا سيبو زاسمي اسمر نانا خصكي لجانا شي زور خوش دشين عادي هاتينا آره والله لا تدرجين هن باور بك برای مشکل فرله فرلابو چیه لبه در جنوانیا محمد سبينا موعد اول ناس موعد وقت كده نمشي شمعون شمشوشه شمشيشه بيصلنا اليوم بيصلنا يقول تقول شخوره زور شخوره وجه شمعونا نازا موزنا كان يا اخوان ولوها يا زلمه زور خالص كان زراو الدبندتي الشمعون ده ناسي لا والله من جاك من الناس بدت النار لا هذو خزق وقوم نذكر زور بعد الشمعون كل بتنكو علاقه شويه بتوري سريع پردکم تگیشتی بری بس یک مشکل بتو هیا خودت خواردی زور نخوی عشان شو استنى باب النصي ها انا والله خلص عمرها فتحت لك شمعون چیه هیلا شمعون دبا ماریا والله امن بخواب زنو من هی وقت الشيء بين اكتشمم اون دعاء لماما مزيدي مكة والله لفيرم ان شاء الله بدريتو دبي يجب أذن زن در para خوش ویستیمنی